بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على خير خلق الله وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. أحييكم بتحية الإسلام، السلام عليكم ورحمة الله وبركاته. هەڵبەتە من پێم خۆش نەبوو لە پێش جەنابی مامۆستا و کە ئەو لە تەمەن و لە هەموو شتێکا لە پێش ئێمەوە، بەڵام بە حکمەوەی تازە گەڕاومەتەوە هەنێ خزم و ناسیار هاتبوون بۆ ماڵمان. جوانیش نییە مثلەن وا دەرکەوێت لە داوت بووینە و داوەتەکەی شتێکی برایەتی ئینشاڵڵا. تەکلیفم لە جەنابی مامۆستا گوتم من دوو سێ قسەی خێرەکەم و زوو ئەڕۆم، ئیتر بەخوای گەورەتان ئەسپێرم. خۆشەویستان و برایان، معلومی هەموو لایەکە زانایان قسەکانیان وەکو ئاڵتون وایە. یەکێ لەو شتانەی کە زۆر گرنگە بیزانین، علەما یەکێ لەوانە والله ئەعلەم یا ئیبن قەیمە یا شێخ الئیسلام ئیبن تەیمیە، ناوەکەیم باش لەبیر نییە، ئەفەرمێ کەسێک کە زانستی هەبێ عادەتەکەی ئەبێتە عیبادەت، و کەسێک کە عیلمی نەبێ عیبادەتەکەشی لێ ئەبێتە عادەت. چۆن ئەمە یعنی بە چ دیوێکە؟ پێشەوەی بچمە ناو قسەکانمەوە. ئەم دانشنەی ئێوە، هەر کەسێک لە ئێوە ئەگەر لەوە تێگەیشت بێ کە ئەم حاجیە بەڕێزە لەم مەزرعەیە ئەم ماڵەی خۆیەوە تا هەتا ئێستا خەریکن سفرە کۆکەنەوە چایدانن، ئەو ڕەنگە تۆ هاتوویتە حازر ئەخۆیت و ئێستا ئەڕۆی، ئەو یەک هەفتەیەکە دڵغەلێدا بڵێ کەبابەکە بەشکە، بڵێ خۆنانەکە، بڵێ مخۆموان بەسەر هاتوو، زۆرێکشتان داوەتان کردووە بەسەرتان هاتووە. ئەگەر ئێوە لە بیرتان بێت فەرمودەکە ئەبوو هورەیرە ڕیوایەتێکا فەرمێ حق المسلم على مسلم ست، لە فەرمودەیەکی ترا ئەفەرمێ خەمس. یەکێکیش لەو مافانەی کە من و تۆ وەک مسلمان لە سەریەک هەمانە، وەڵامدانەوەی دعوەتی یەکتریە. ئەو وەڵامدانەوەی ئەو پیاوە واجبێکی شەرعی بووە لە سەرمان، نەوەکو جەنابەت مەندووبی و هاو ئیشی و یاخود هاو سێ و هاو دوکان و هاو خزم و هاوڵ زاوای بڵێ بەخوا نەڕۆم حەیامەچێت، هەر ئەوەت بۆ ئەنووسرێت، هاتی و حەیات نەچوو تەواو گلەی لێ ناکە، ئەمما ئەجر و پاداشت بۆ نەنووسرا. بۆیە عیلم زۆر مهمە. کاتێک کە تۆ لە ماڵ دەرئەچی بسم الله توكلت على الله، بمناڵەکان تەڵێ ئەستەودعكم الله الذي لا تضيع عنده الودائع، هەر لەوێەوە کە دەرەچی بە خێر و ئەجر و پاداش بۆت ئەنووسرێ، کە تێر ئەخۆی بە ئەجر و پاداش بۆت ئەنووسرێ، کە ئەگەڕێیتەوە بە ئەجر و پاداش بۆت ئەنووسرێ. ئەمە کێیە؟ کەسێک کە عیلمی بە دین و قورئان و سونەتە بێ، ئەم ئەجر و پاداشتانەی بۆ ئەنووسرێ. برا بەڕێزەکانم، بۆیە ئەگەر لە شوێنێ دعوەتکران بیرتان لای ئەوە بێ کە تۆ وەڵامی برایەکی مسلمانت ئەدەیتەوە، لە ماڵ و لە حاڵی خۆی خواردنی بۆ تۆ ئامادە کردووە. کۆمەڵێشتی لاوەکی بانێتە مەوزوعەکەەوە وابێ فەکەئەنەما ئەگەر نەچم عیبەیە و گلەیم لێ ئەکاو نەها، کە خەڵکانێکیش کە جاروایە چێت تەسلەی موسیبەتی برایەکێکە، دایکی وەفاتی گڵێ بەخوا نەچین زۆر عیبە، با بڕۆین سەرێکی لێدەی، هەر ئەوەت بۆ نووسێت. ئەمما ئەگەر نیەتت ئەوە بوو خێرت بۆ بنووسێ بە عیلمەوە، دعوەتێکەش ئەخۆی سیلەی ڕەحمیش ئەەکەی، لە ڕۆژی قیامەتشە ئەجر و پاداشتی وەرئەگریتەوە. فبۆیە خۆشەویستان، پێم خۆش بوو شتێکتان بیر خەمەوە ئەزیزانم. ئێمە وەکو مسلمان، وەکو ئاهلی تەوحید، وەکو ئاهلی لا ئیلاهە ئیلا الله، ئەو شتانی کە یەکمان ئەخا زۆر لەوە گەورەترە کە حزب و گروپ و کۆمەڵشتێکی بچووکی دنیا دوورمان قاتەوە لێک. تۆ سیرکە کە کاتێک گوێزەبانی حیوانی بۆ سەر ئەبڕن، مامۆستا بانگ ئەکەن، شیرینی ژیان ئەکەنە دەمێەوە، ناوی لێ ئەنێن، ئەگەر کوڕ بێ سەری سفر ئەکەن. ئەمە یەکەم نانی ئەم مناڵەیە دێتە دنیاوە، کە کاتی ئەم کچە ئەم کوڕە شووە کاژنێنێ دووبارە وەلیمەی بۆ ئەکا و خەڵکی کۆکاتەوە. کاتێک کە ڕۆژی جەنازە ئەخرێتە ناو تابوتەکەەوە، دووبارە فەرزی کیفایە مسلمانان شوێنی جەنازەکەی کە بە نەسی فەرمودە ڕیوایەتیەکە. ئێمە ئیسلام مقەویماتی وای داوە پێمان، هیچ شوێنێکی جێ نێشتوە ئیلا ئێمەی تیا کۆ کردوێتەوە. بەڵام بەداخەوە ئێمە بۆ شتێکی کەم و کاتی، لەبەر ئەوەی تۆ ڕەیەکی فقی جیاوازتێ یاخود حزبێک گەماروی داوی عەقلیەن و دینیەن، وات لێ گۆڕاوە براکی خۆتت چەمۆڵە ناوە دووری ئەخەیتەوە لە خۆت. بۆیە ئەزیزانم، ئێمە ئیسلام لە هەموو ڕوویەکەوە ئێمەی کۆ کردێتەوە. بۆیە عەبدوڵای کوڕی سەلام ئەفەرمێ کاتێ محەممەد المستەفا صلی الله عليه وسلم هاتە مەدینە، سەیری دەموچاویم کرد، کە کاتێ سەیرم کرد لە درۆزنی نەئەکرد حاشاه صلی الله عليه وسلم، چکۆم ئینسانی قۆڵبڕ دیارە، ینی زۆر جار ئیشی ئەڕوا ماوەیەک بەڵام کەشفە بێ. ئەمە دوای 13 ساڵ دەعوە هاتۆتە مەدینە. عەبدوڵای شێکێکە لە پیاوە عاقڵەکانی جوولەکە و عالمیشە لە ناویانە.
ئەڵێ گوێم لێبوو بە دەنگی مبارەکی هاواری لە خەڵک ئەکرد ئەی فەرمووی یا ئەیها الناس ئەفشوا السلام وأطعموا الطعام وصلوا الأرحام وصلوا بالليل والناس نيام تدخلون الجنة بسلام أو إسلامية ليكم روج أشيت مدينة أنصار ومهاجر فيرك سلام ليكتري بكن سلام ليكتري بكن سلام كردن ولا إنسان أكا انشراح صدري هبي خوي بقورة نازاني كاتێک کە تۆ سیارێکی جوانت پێ ئەدەیتە تەنی شوانێکە یەک دەستێکی بۆ دەرئەکەی ئەوەنە دڵی پێ خۆشە بۆی هەیە دقەیە لێ دوور ناکەیت تۆ سیارەکەت ئەوەستێ تێگەی ئەگەر ئەو سەلامەی لێ نەکەی دوای ئەڵێ من حەقم چێت تۆ دادە تەنیشمان سەلامێک لە من نەکرد ئیسە من چاوم لە سیارەکەی تو بێت بۆیە جار وای من ئەمە نمونەیەکە ئەهێنمەوە دەیان نمونەی ئاوە دەیان نمونەی ئاوا هەیە خۆشەویستان ئەوە بابەتی سەلام کردن وأطعموا الطعام نان یەکتری بدەن ئەم ئیسلامە دینێکی زۆر عەزیمە خۆشەویستان ئەم دینەوە لە من و تۆکە ئەم هەموو برایە کۆ بێتەوە هەر کەسێ لە ئێمە هەیە لە کەرکووکەوە هاتە هەیە لە دەرەوەی سلێمانی هاتۆ هەیە لە ناو سلێمانی هاتە بەم هەموو شوێنە بە لۆکیشن وەرەنجا ماڵ لۆکیشنی ژاوە بێ دۆزیمانەوەگە نەمانە دۆزیەوە بە ئینەکە بە گوگڵ ماپەکە لێ دەی ئەدێنێتە ئەم مەزرعەوە باتەوە مەزرعە خۆ نە ئەم ئەوەنە محتاجە نە ئەم حیزبی هەیە و لایەنی هەیە و ئێمە بەیانی دەنگی بۆ بدەین و نە ئێمە شۆنە برسین بێن بۆ کەباب خواردن ئەوە وەڵامدانەوەی ئەو سونەتەیە کە واجبی برایەتی ئەوەیە ئەو ئێمە دعوت ئەکا ماڵی خۆی ئەخاتە خزمەت ئێمە ئێمەش بین وەڵامی بدەینەوە لەسەر سفرەکەی دانش وصلوا الأرحام سیلەی ڕەحم بکەن وصلوا بالليل والناس نيام شەو نوێژتان هەبێ چکەم هیچ ئینسانێک نییە شەوام چێتە خزمەت قورئان إنا سنلقي عليك قولا ثقيلا بەیانی ناوێرێ فتوای گێڕ بدە بەیانی ناوێرێ بەدەمی گیزەگیزی گۆرانی بێت والله هەر کەسێ شەوان شەو نوێژکە بە ڕۆژ گۆرانی لێ نادا ناو سیارەکە بەجددیەوە فەراغی ئەوەیە هەتاوەکو دوو سێ شەو بەدیار تیکتۆک و ئینستاگرام و نازانم سناپچات و ئانۆ دانشێ ێ بەیانیش بەروبوومی ئەمە ئەم تۆڕە کۆمەڵایەتیە بەیانی هەر گیزەگیزی ناو سیارەکەیەتی خاویلە چیتری لێ هەڵەکڕێ بەڵام ئەگەر شەو نوێژی کرد شەوان چووە خزمەتی قورئان ناوچەوانی خستە سوژدە بۆ ئەڵڵا سوبحانە وتەعالە قیامەت و فەقیری خۆی لە ناو خان و خۆشەکەی و سیارەی ناو گەراجەکەی ئەو کاتە ئەزانێ ڕۆژێک دێ دنیا جێڵێ بە ڕۆژ زیاتر احترامی خۆیەگرێ و هیچ کەسێکیش نییە شەوان لەگەڵ خوای پەروەردگارە کاتێ كل حبيب خلا بحبيبها هەر کەسێک دەست لە منانی خۆشەویستی خۆیەتی موعید و موعیدکاری حرام و حەڵاڵی خۆی ئەکا ئەم لەگەڵ پەروەردگارە هەڵەسێ موعیدی هەیە ئیلا خوای پەروەردگار نورێکی پێبەخشێ شخصیەتێکی پێبەخشێ خوای پەروەردگار موفقی دنیا و دواڕۆژیەکە بۆیە خۆشەویستان کۆتاشت ئەمەوێ بیرتانی بخەمەوە هیچ ئەم مەجلیسانەتان پێ بچووک نەبێ هەر لەوەتەی کە هاتوونە ئێوە لە عیبادەتا دانیشتونە چکە وەڵامی دعوەتێکتان داوەتەوە سونەتی محەممەد صلی الله عليه وسلم هەموو کاتێک پێتان مهم بێ کە ئەم مەجلیسەش مەجلیسی ذکرە خۆ نەیانوتە وەڵا فڵانە گۆرانی بێژێ هەرێکێ لێوە بیسێتی فڵان مامۆستا دێ و خواردنێکمان کردووە فڵانە برادێ و حەزەکەین دانشین لەگەڵ یەکتریە هەر کەسێ هاتووە من بە ئەهلی خێر ێزانم زیاتر ئەهلی خێر بە بۆی خەڵکی زیاتر ئیسفادەت لێ بکە هەتانە مندوبە هەتانە صاحب ناکرێ ئەوە نەڕیشت هەبێ و باسی سونەت و تەوحید بۆ خەڵک بکەیت بەڵام لە مەعاملەیە کابرایە قسەی جوانی ئەیود وەڵاهی جار وا هەیە ئەوە نەخێر لە کابرا ئەسەنم ئەڕواتە ڕێوە لەداوە بەزەیم پیا ئاوا مەبە ئەوە بەسی شم نییە باس ئەوکەم ئەویش پیاوە بەڕێزە بەس جار وایە ماڵەکەەوە نەخێرم قسەتە سەری حەق خۆشمە یعنی بەسەیت ئەڕوا بەزەیم پیا دێڵم بەخوا بەڕاستی ئیبادەم کردە دڵنیا بە ئەو شێکێتر ئیباداکە دوای ئەو شێکێتر ئیباداکە ئەو شێکێتر ئیباداکە هەتا ئەگاتە دەم ئێمە ئەی خۆی بۆیە خۆشەویستان ئێوە لە ناو بازاڕان ئێوە کاسبن ئەو ماڵی کە کۆی ئەەکەیتەوە هەمووی لەگەڵ خۆت نابێ بۆ قیامەت بەشێکی تەرخان کە بۆ داوە نەرمونیان بە لەگەڵ بازاڕە لەگەڵ خەڵکیە کاتێکەوەها جەنابەت ڕەنگە نەتوانی ئاەت و حەدیث باسکەی بەڵام بەو ڕواڵەتە دینیەت کە پیاوێکی دینداری کە باسی تەوحید دەکەی واللهی تو هەزار جا باسی تەوحید بۆ من بکەی ڕۆژێ هاتمە ملتاشیشێکە بابم بۆ نەکڕی بە قورئان تەوحیدت لێ وەرناگرم بەجددی وایە کاکە تۆ باس تەوحیدی وشک بۆ چیەکەی سیارەکە جوانە و ماڵت خۆشە و ڕەزیلی چۆن موسڵمان وان نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو ژەم تێرسکی خۆی نانی نەئەخوات لە شوێنی واشە بۆ 25,000 مەڕی غەنیمەتی کردووەتە داوەتە موسڵمانان و تەوزیعی کردو خۆی یەک مەڕی نەبردوێتەوە ئەوە ئەو سەخاوەتە بوو ئەو نەرمونیانیە بوو ئەو دەعوە بوو ئەو شەو نوێژە بوو
پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای پەروەردگار وای لێ کرد ئەفەرمێ ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. ئێوە هەر بە ئێمەڵێن مامۆستا خەڵکی لە دین مەڕەوێنەوە، تۆزێ نەرمونیان بە تەوحیدی جوانیە سنەتی جوانیە، خۆتیش تۆزێ نەرم بە لە معاملەیە کاکە، خۆتیش تۆزێ نەرم بە کابراو تێتی ڕوبعێ بخە سەری هەزار مەخەرە سەری، بۆی خەڵکی ئیسفادەت لێکا، بۆی خەڵکی دینت لێ وەرگێ. سنان لە عەمامەیەک و لە کەسابەتێک و لە دەوڵەمەندیەک و لە دەسەڵاتێ بدا کە دینی خوای پێ نەگەیەنی. با تۆ هەر عەمامە بەسەرتەوە بێ، با تۆ هەر دەوڵەمەند و کۆمپانیاتە بێ، با هەر نوێنەری هەزاران کۆمپانیا بی کە تۆ نەتوانی دین بە خەڵکی بگەینی لە ڕێەوە قیمەتت نییە لای خوای پەروەردگار. بۆیە خۆشەویستان زۆر گرنگە هەر کەسێ لە ئێمە سەیری خۆی بکە، چیت فێکری ئەوە بۆ قیامەت بکە. دڵنیا بە خوای پەروەردگار یەک بەیەکی ئێمەشی تاقی کردوتەوە بە بەردەوامیش تاقیمان نەکاتەوە. کاتێ زۆر حەزت لە پارەیە، هەوڵدە لە پارەیە تۆزێ نەرم بە، بۆ بەخشین، بۆ دەستگیرۆی فەقیر و هەژار. ئەو پارەیە کە وات لێ ئەکا ڕەزیل بی هەوڵدە دەستی تێخ. حەزت بە چاوریە دوو شەمان و پێنج شەمان بە ڕۆژ و بەدەی شەوان خەوت قورسە هەستە شەو نوێژ بکە. متەکەبیری هەر هایتە هەر مەجلیسەکەەوە لە خوار مەجلیسەکەەوە داش لە نزیک پێڵاوەکان داشن نەفسی خۆت بشکێنە، ئەو کاتە خوا بەرز دەکاتەوە، ئەو کاتە خوای پەروەردگار ئیستیقامەتت پێبەخشێ، شەخسیەتت ئەداتی. هەر کەس شەیتان هەر کەسە و لە ڕێیەکەوە ئیشی لێەکە، بەخوای سەتیامانەیە لە مەجلیسە شەیتان بەس لە ئافرەتەوە ئیشی لێەکە. باوەڕت بێ بەس خەریکێتی ئافرەتی لە لاجوان کردووە. پیاوی وا هەیە 10 و 5 و 25 سەڵاتە، پیاوی وا هەیە حەزی بە سەیارەیە، پیاوی وا هەیە حەزی بۆی بیکاتە دوو ژن و سێ ژن. هەر کەسە و شەیتان لەلایەکەوە ئیشمان لێکە ئەزیزە. خۆ شەیتان نایە لە هەموو قۆڵەکانەوە هجوومت بۆ بکە، لە چیا زەعیفی لەوەیە ئیشت لێەکە. بۆیە ئێوە هەر کەسێک من ئەوەی لە مەجلیسە دانیشتووە هەمووی لە خۆم بە باشترە زانم، چکەم گومان ئەبێ ئەو گومانە بەرم کەواتە ئێوە خەواسن، ئەگەر خەڵکێکی خاسیش نەبن نایەن لەگەڵ ئێمە دانشن. ئەوە گشتی مەزرعەیە و گەعدەیە و خواردنەوەی و ڕەقسە و سەمایە و ئەچی بۆ شوێنێتر. ئێمەش ئەبێ سوپاسی خوا بکەین وەکو جەنابی مامۆستا و مامۆستا بەڕێزانە کە ئێوە دێن لەگەڵ ئێمە دانشن. ئێوەش ئەبێ سوپاسی خوا بکەن کە ئێمەتان پێ قبوڵە و ئێمە لەگەڵ ئێوە دانشین. بیر بکەرەوە چەند مەزرعەیەکی تر بڕۆ، ڕەقس و سەما و گەعدە و دوور لە ڕووی جەنابتان هەموو شتێکی ڕەزائیل و خەزەعبەلاتی تایە. ئێوە لە شوێنێکی موبارەکان، ئێوە لە شوێنێکان دانیشتونە کە ئەتانەوێ قیامەتی خۆتان بیر بخرێتەوە. ئەوە نیعمەتە برایە. بۆیە ئەم نیعمەتە خوای پەروەردگار نایداتە هەموو کەسێ و ئەم تەمەنەش کاتیە و دوو ڕۆژی تر تێ ئەپەڕێ. کاتێکیش کە بەسەر چووماوەکەت هیچ کەسێک نییە بتگەڕێنێتەوە. بەخوا قەسەم هەر کەسێ لە ئێمە لەم مەجلیسەیە دوێنێش لە شوێنێ تریش باسم کرد، لە هەر شوێنە دانشم باسیەکەم. بە ئەڵڵا کام لە ئێوە دەوڵەمەندە لەم مەجلیسەیە، ڕەنگە تیاتانە هەبێ دەوڵەمەند بێت. وەڵڵای ئەمشەو بمریت هیچ کەسێک لە کەسوکارەکەت ئەوەندەی ئەقلی پیا ناشکێ بڵێ بابچین بە پارەی خۆمان ئێمە دەوڵەمەندین کفنی بۆ بکڕین. چونکەم 15 تۆپ لە هەموو مزگەوتێکایە جوان بۆت ئەهێنن. ئەسڵەن ئەوەشی کە پارەدارە خزمەکانی بەس ئامادەی گریانن، هە ناوێرن بێن جەنازەکەشی بشۆنەوە. باوەڕەکەی برا هەیە جەنازە ئەشۆرێتەوە، ئەویت مامۆستا ماڵی وا هەیە ئەچم جەنازەکەیان بۆ ئەشۆمەوە، ئەویت بەس لەبەر گڵۆب خەریکە کوێر ئەبی ئەوە نە گڵۆب ئیشەکە، ئەوی کوڕەکانی ناوێرن بێن سەی قەسەمەندی. من بابام نزیکەی 20 ساڵ کفنی بۆ خۆی هەڵگرت، کفنی قەدیم باریک بوو ئەدورایەوە. 20 ساڵ کفنەگەڵ گوتی ئەم کفنەی خۆمم بۆ بکەن، من خۆم باتیرەی خۆمم شۆریەوە. سیرمان کرد کفنی تازە هاتووە، کفنتان کوورەوتم بابا ئەمە ئەو کفنەی کە دای نابوو سابوونمان تێکرد و پێیمان شۆریەوە بە کفنی تازەی خەڵک ناردان بۆ قەبرستان. چکۆم برای بەڕێزم تۆ نازانی چ کاتێک مردنت بە نسیبە بێ. برایەک لەو برایانە ئەیوت مردوم شۆریوەتەوە، ویستومە وتیانە کاکە ئەو مزگەوتێ ئەیبن بۆ مزگەوتمە بەخوا بە مزگەوت ناچی، بە ئەڵڵا نایەتە مزگەوت باوکی ئێوە. هەر ئەوەندە ویژدانتان بێ 20 مەسینە ئاوی ئەوێ. بردوومەتە ژوورەوە کوڕەکانم بان کردویت ئەترسان ئاوانیە چاوخیانە وەرەوە پێش سەیرکە دەی ئەوە باوکتە بەخوا وەرەسەکەی خۆی توش ئاوا لێت. ئەویت وام لێیان کردو ئەو وەرەسەم لە دەمیان ناکرێتە زەهەر یاخوا دەستی خۆش بێت. ئەوە ئەو وەرەسەیە کەوا خەڵکی زمانی بۆ تیژەکە بۆی چێ یەکەی پرۆژەیەکی خەیری هەیە دەستی تێخە. دوو سێ جار ئاوا موسڵمانان داوەت کە بۆی دوو مامۆسای ئاینی دوو نەسیحەتی خەڵکە بۆی چی کۆکەیتەوە. بە ئەڵڵا خزمی وات زن و ئەبێتەوە کاتێکە لە دنیا دەرەچی ڕەنگە ئێستاکە مەرحەباتیش نەکاو بوختانیشت بۆ بکات لەم لاولۆلە، بەڵام کە مردی ئەڵێ ئەرێ ئەمە شتێکمان بەر ناکەوێت بۆ قیامەتی خۆتان ئیشکە، بۆ ئەو قیامەتە ئیشکەی کە دوو ڕۆژی تر چاو ئەکەیتەوە خوای پەروەردگار پەراوەکەت ئەداتە دەستەوە.
لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها ووجدوا ما عملوا حاضرا ولا يظلم ربك أحدا. كوتا قسم أكما أو بو فرمود قدسي كبيغمبر صلى الله عليه وسلم أفرمي وجبت محبتي للمتجالسين فيها. خواي پروردگار فرمي خوشويستي من بو أو كسانه واجب أبي كلبيناو منا لقل يكتريا داش. يا الله أجر نيتي من خراب وابو أما زي سهاتوم ونيتم أو بو بيم تنها نان بخوم وبروم يا الله لبر نيتي تشاكي براكان من نيتك من شوالي بكي خواي قورا وامان ليبك أو نيتمان هبيك هاتوين لقل يكتريا دانش نيتمان رزامندي الله بي سبحانه وتعالى. داواكم لله تبارك وتعالى هر كسيك لإيوه لبازار وإيش وكاري وكسابت أكا موفقتان بك قيامتي خوتان ندورين إيه مش موفق بك بمشو أنا برزي كدا أنشينو أو همو مايكو كاميرو هر مايكي ليه بس نرنجا بالانسي إخلاصك كم كاتو أوتوماتيكي بجدي خواي قورا وامان ليه نكا إيه ما ببينا فرد إيه وببان إيه ما يابسن بو بهجدو خمام كيو ندوزخو إيه مش بيسمان بدعاي خيرة إيه وش بيسمان بدعاي خيرة جا إيوه دعاي خير بو إيه ما بكن قمران بين إيه مش دعاي خير بو إيه كان الله موفقتان كاو حلال خوربن لتوحيد شارزات أم كازياتل ولا من بو يكتريها بوق مسلمان فش نكين يكو تبرا لي يكتري نكين لبرشتي بتشوتي دنياي. أقول ما سمعتم واستغفر الله لي ولكم. دعواكم لله تبارك وتعالى هم لا يكتان عاقبة خير بك هر كسيك لما جي سقر زار قرز كان من بو آسان بك هر كسيك يشيك وملايتي هي بوي آسان بك هر كسيك بتماي هاو سرجيرية الله بوي آسان بك هر كسيك هاو سرجيري كردو منالي نابي الله سبحانه وتعالى أولادي صالحي في بخشي منال كان خوش من صالح بك أم مجلس ليكتري دا نبريني إلا بذنب مغفور لتاوانا كان من خوش به. وصل اللهم على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.